المكتب السياسي پێشوازی من کرد لە هەوڵێکی باڵای حزبی ئیسلامی عراقی و ئەمەش لە چوارچێوەی پتەوکردنی ئەو پەیوەندیانە لەگەڵ گەشت لایەنە سیاسیەکان لە عراقا و هەروەها گفتوگۆی ئەو ئاڵنگاریانەی کە لە بەردەمی خەڵکی کوردستان و عراقا هەیە بەتایبەتی بۆ هەڵبژاردننی پێشەفتەی داهاتووی عراق هەروەها گفتوگۆمان کرد لەسەر ئەو بڕیارەی دوای بودجێ عراق و نظامی قەرزکردن کە ئێمە پێمان وایە کە پێویستەکان لە ئیستا و بۆ داهاتووش چۆن لە ڕابردوودا هەبووە کە مشارەکە یاخود بەشداریکردنی هەموو هێز و لایەنە سیاسیەکان و پێکاتەکانی عراق لەسەر ئەساسی بەشداریکردنی ڕاستەقینە بپارێزرێت و هەروەها پێویستە لەسەر هەردوو حکوومەتەکە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عراق ئیلتیزامی تاوکەن بەو ئیتفاقیاتانی کە لە ڕابردوودا پێکەوە هەیان بۆ ئەوەی کە لەم بارودۆخە سەختەی ژیانی هاوڵاتیانی عراق و کوردستاندا نەبینە هۆکارێکی کە بۆ سەختکردنی ئەو بارودۆخە بەڵکو بە پێچەوانەوە ئەو بنەماڵەوەی کە لە سەر دەستی هەباڵی بەڕێز مامجەلال لە ڕابردوودا لە ساڵی 2023 وانێکە دانراوە کە ئەویش مشارەکەی ڕاستەقینەیە لە عراق ئەو مشارەکەی بپارێزێت. لقاء تواصلي مع الاتحاد الوطني الكردستاني لنا صلات طويلة وعمق علاقة مع الاتحاد الوطني الكردستاني. ناقشنا في هذا اللقاء مع الأساتذة في موضوع الانتخابات القادمة وكل ما يتعلق بمشاكل العراق والتعاون بين الحزبين في الأيام المقبلة إن شاء الله تعالى.